ئەگەر بۆ نمونە نابینایەک ئێستا بەرە ڕووی تەنێک بڕوات ئەوە ئاگادارێکاتەوە لەو تەنەی بەردەمی. من نوێکار عارفم خاوەنی چاکەتی ئەلکترۆنی بۆ نابینایان. ئەم چاکەتەم دروست کردو بۆ نابینایان سێنسەری تێدایە. لە ڕێگەی ئەم سێنسەرەوە نابینا ئاگادارەکاتەوە لەو تەنانەی کە لە دەوروبەریایەتی. ئەمە یەکەم ڤێرژنێتی. پلانمان هەیە لە ڤێرژنی کەدا بۆردێکی بۆ زیاب بکەین لەگەڵ بەتنێکە. کاتێک نابینا بەتنەکەی داگرت لۆکێشن بۆ نابیناکە دەخوێنێتەوە. بۆ نمونە پێی دەڵێ ئێستا تۆ لە سەی سادقیت لە شەقامی گشتی کە زۆر گرنگە نابینا لۆکێشنەکەی خۆی بزانێت. من وەک تاکە نوێنەری سەی سادق توانیوە بەشدار بم لە لووتکەی کارسازی سلێمانی و عێراقی فیدراڵ. لە نێوان 1300 بیرۆکەدا توانیمە پلەی سێم بەدەست بێنم. مانجی من ئەوە بووە کە نابینایان بتوانن سوودی لێ ببین و هەروەها خزمەت بە چینێکی کۆمەڵگا بکەم کە نابینایانەوە زۆر گرنگن. مناڵێ من خەریکی تەکنەلۆژیا بووم و لەگەڵ تەکنەلۆژیا و لەگەڵ بۆردەکان ئاخەری بووم تاکو گەشتم بەو ئاستەی ئێستا بتوانم لە ڕێگەی بۆردێکی ئاردینیۆ و سێنسەر و بەزەرەوە ئەم ئامێرە دروست بکەم کە سوودی هەبێ بۆ نابینایان. و هەروەها من دوو شانازی گەورە دوێنێ بە من بەخشرا. یەکێکیانەوە بوو کە پلەی سێمم هێنا لە لووتکەی کارسازی سلێمانی و عێراق و هەروەها توانیمە یەکەم پلەی یەکەم بێنم لە پەیمانگای نۆڵج کە من خوێندکاری وێب دیزاینم لە پەیمانگای نۆڵج. ئێمە لە ڕێگەی بۆردێکی ئاردینیۆ کە پرۆگراممان کردووە و هەروەها سێنسەرێک و بەزەرێک ئەم سێنسەرە ئینەکە وەردەگرێت و شەپۆلەکان وەردەگرێت و دەینێرێت بۆ بۆردە ئاردینیۆکە لەوێشۆ لە ڕێگەی بەزەرێکەوە نابیناکە ئاگادارەکاتەوە. ئێمە بیرمان لەوە کردوێتەوە هەیە نابیناش و نابیستیشە لەو کاتەوە داتوانین لە ڕێگەی بازنیەکەوە لە ڕێگەی هەزەوە پێی بڵێت. و هەروەها ئەم ئامێرەت یەکێ لەوە گرنگیەکانی ئەوەیە کە کۆستێکی کەمی هەیە واتە نرخێکی کەمی هەیە کە تقریبان تێچوەکەی بۆ نابینایەک ئەگەر بیکڕێت بەبێ چاکەتەکە تەنها خۆی ئامێرەکە بەبایی $50. ئێمە ئەزانین نابینایان ڕۆژانە تووشی گیر و گرفت و ڕووداوی نەخوازراو دەبنەوە. بەدەستکەوتنی ئەم چاکەتە بەدوور دەبن لەو ڕووداوە نەخوازراوانی کە تووشە بن. ئەوە هۆکارێکە بێ بۆ ئەوەی کە زیاتر نابینایان بپارێزێت. و هەروەها پێشوازێکی زۆرم لێکراوە فیدباکێکی باشە بوو لەلایەن خەڵکانەوە لەلایەن کونسوڵخانەکانەوە لەلایەن ژووری بازرگانی سلێمانیەوە و هەروەها نوێنەری محەممەد شیع سوودانی لە ڕێگەی ئەوان کە لەوێ بەشدار بوون. پرۆژەکەی منیان بینیوە زۆربیان زۆریان بەدڵ بۆ زۆر نایابووە چونکە ئەمە پرۆژەیەکە کە خزمەت بە نابینایان ئەکات. ئەوە کاگنۆکار تەلەبەی لای خۆمان مەرحەلە پێنجیم ساڵم ساڵ کۆتا ساڵێتی لێرە. سواز بۆخوا لە هەموو ڕوویەکەوە هەمووەکو مامۆسا هەموو ستافی دارە کەسێکی بەڕێز و زیرەک و هەموو ئەو سیفەتانی کە لە تەلەبەیەکی باش و تایبەتە هەیە لە تەلەبەی ئەمە هەیە. وەکو پرۆژەکەشی ئاساو بە دروستکردنی چاکەتێکی ئەلکترۆنی بۆ نابینایان کە لایەنی مرۆیەکەی پێش لایەنی قازانجەکەی